لە ئەمریکا کلەسای ئۆرتۆدۆکسی بۆ یەکەمین جار پیرۆزکاریان کاهینێکی کوردی داناوە. دیار کووردە فیچەرێکی باڵکێشی لەسەر و کاهینە کووردە ئەمریکیە ئامادە کردووە. کوردێک کە ژیانی لە وڵاتی جۆرجیا دەست پێ دەکات، دەچێتە رووسیا، دەچێتە یۆناان، دواتر لە ئەمریکا لە بوارە ئاینەکەدا دەتوانێت ببێتە یەکەمین کورد کە دەبێتە کاهینی کلەسایەکی ئۆرتۆدۆکسی لە ئەمریکا. با پێکەوە فیچەرەکە ببینین. ڕێوڕسمی پەسەندکردنی یەکەمین کوردی کریستیانە وەک کاهینی کەنیسەی ئۆرتۆدۆکس لە یەکێک لە کەنیسەکانی مێریلاند لە ئەمریکا. ناوی من پیرۆزکار کەشیش مەدای، ئەس کورمانجێکی ژە کوردستانê me. Lê min xwebin miletê me gelekî dijwarî kişand, ji ber wekî em mecbûr bûn derkevin herin Rûsyayê, paşê em çûbûn Yunanistanê û derê ez xwendina xwe bilind xwendim. پیرۆزکار مەدای کوردێکی خەڵکی جۆرجیایە و پێشتر باو باپیرانی ئەزیدی بوون، بەڵام لە دوای ڕووخانی سۆڤیەت بە شێوەیەکی ئارزومەندانە خانەوادەکەی دەبنە کریستیانی ئۆرتۆدۆکس. helbet em berî bûne êzdî wek piranî Kurdên Serhedê, lê wek min got berî êzdiyê me sedî çil pêncî selef bi reza dilê xwe bixwe dema Sovyet hilweşiya çûn dêra Ortodoks û dêra Protestanta û bixwe çûn. Mesela wek metranê me got tu kes misyonerî nedikir ji alî dêra Gurcidan, lê bixwe Kurdên me û ne ku tenê êzdî asê ji Musulman diçûne dêrê û bixwe dibûne Mesîhî. پێش 15 ساڵ مەدای دەچێتە یۆناان و لەوێ پیرۆزکارێکی ئۆرتۆدۆکس دەناسێت. لە سەردەستی ئەو دەست بەکاری پیرۆزکاری دەکات. لە سەرداوای ئەو پیرۆزکارەش کە بە باوکی ڕوحانی خۆی ناو دەبات 3 ساڵ بەر لە ئێستا دێتە ئەمریکا. ئەمەش لە دوای کردنەوەی کەنیسەیەکی نوێی ئۆرتۆدۆکس لە ئۆکلاهۆما. Bavê min rohanî Yunan e. Nêzîkî 10 sal berî ez wî nas kirim. Ew gelekî mirovekî dilvekirî ye. û ji bo hemû mileta alîkariyê dike. Mesela di nome da nêzîkî 105 keşîş û rehîbin û hemû yanî ji hemû dinyayê de û Kurd jî hene. û helbet evî dest alîkariyê min kir. Navê Pîrozkar Dionysios. لە نێو ئۆرتۆدۆکسەکان چەندین پلەی پیرۆزکاری هات: کیاکۆنۆس، ڕەهیب یان تاکمەن، کاهین، مەتران و باوکی ڕۆحی. مەدای بۆ ماوەی ساڵێک کیاکۆنۆس بوو، 9 ساڵیش ڕەهیب بووە و لە ساڵی 2023 بۆ بە کاهین، واتە یەک پلە لە خوار پلەی مەتران. Demam dibêjin kayîn, ev tê meseleyê wekî mirovekî dibe xizmetê Xwedê. Yani mirov nikare here û bije ez xizmetê Xwedê me. Divê mirov bêqebûlkirin ji alî wan kesa yên ku hat neqebûlkirin. Em dijin dest dayîn. Episkopos yani metran tenê dikare dest dayîne. Ji ber wekê tenê dêra Ortodoks li wan heye kayînên pîroz. Ji ber ku evna bawerê pîroz yani şandmenda yani bawerê apostolîk heta rojarîn bi zelalî hat xaykirin. لە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەک پەرتووکی ئاینی کریستیانیان کردووە بە کوردی و بڕیاریشە لە داهاتوودا کاری دیکەی وەرگێڕان بۆ پەرتووکە ئاینیەکانیان بکەن. ئامانجی داهاتووشیانکردنەوەی ناوەندێکی گەورەی ئاینی و کولتوری کوردیە کە تایبەت بێت بە کوردی کریستیانی ئۆرتۆدۆکس. وەک مەسیحی hemû tişt ku dilê de hene mirov divê em wergerînin bi zimanê me kurmancî, Suranî û zaravên din. û îro pîrozkar metran Saba ev ez qebûl kirim ji bo ku ez ji bo Kurda ji bo miletê me pîrozkariyê bikim.
هل بدناها از لورم لام دخبتن والگرا دکن و خود بکه روش بی آرمان جمعه و وکی هم بکاربون دیرکی پیشه آوا بکن لکوهم بکاربون سدی ست یعنی بزمان کردی یعنی بزاراون کردی من بگوتاش برکو کردی زمانه کی تنه بزارا کردایینه پشت راجی ام تخوازن موزه خانه مزن وکن و پرتو خانه مزن و نوند روحانی و چاندی به بەگوتەی مەدای زۆربەی کوردی ئۆرتۆدۆکس لە ئەوروپا بێزگە لە ئەوروپاش لە وڵات و ناوچەکانی دیکە و تەنانەت لە باشووری کوردستانیش هەن. ارتدوکس پرانی کردن ما لأوروپا کردستان روسیه یونانستان نزدیکی 20 کس هن لباشوری کردستان هن لحولر سلیمانی دهک هن کل بندن دم همه نوان باپتیز بکن مەدای کوردێکی جۆرجیە و چوونی کوردیش بۆ جۆرجیا بۆ چەندی قۆناغی مێژووی دەگەڕێتەوە بە تایبەتیش بۆ سەدەی 16 و 18 بە پێی سەرژمێریەکانی 2014 ژمارەی کورد لە جۆرجیا نزیکەی 14,000 کەسێک دەبن و زۆربەیان کوردی ئێزدی هاوکات بێجگە لە ئێزدی چەند خێزانێکی کریستیان و موسڵمانیشیان تێدا هەیە دیار کوردە ڕوودا و مەریلان.